راپۆرتێک کە ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ بڵاوی کردووەتەوە باز لە کاریگەری ڕاستەوخۆی گۆڕانی ژینگەیی وشکە ساڵی لەسەر کۆچکردنی گوندنشینان بۆ شار دەکات، ئەویش بۆ دۆزینەوەی دەرفەتەکانی تر بۆ گوزەرانی ژیانیان. لەگەڵەوەشدا ئەو کۆچبەرانە کە راپۆرتەکە بە کۆچبەرانی کەشوهەوا ناویان دەبات هەوڵ دەدەن لە ژینگەی نوێدا جێگیر بن و لەگەڵ سەرچاوە دارایی و دۆخە کۆمەڵایەتیەکاندا خۆیان بگونجێنن کە زۆر جار بۆ گەیشتن بە خزمەتگوزاری و دابینکردنی مافە سەرەتایەکانیان بربەستی زۆر دێتە ڕێیان. ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ و ڕێکخراوی توێژینەوەی کۆمەڵایەتی ڕاپرسێکیان لەسەر 802 هاوڵاتی و کۆچبەری ناوچەیی لە شاری بەسرەی باشووری عێراق ئەنجامدا بۆ دەستنیشانکردنی کێشە سەرەکیەکان کە ڕێگری لە توانای کۆچبەران بۆ تێکەڵبوون لە ژینگەی شاردا دەکات. شارەکانی باشووری عێراق لە ئێستادا بەدەست ئاسایشی ئابووری و کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێن و ڕەنگە ئامادەکاریەکی باش نەبێت بەوە لە خۆگرتنی لێشاوی کۆچبەران. لێکۆڵینەوەکە لەسەر کۆچکردن بە هۆکاری ژینگەییەوە دەرکەوت کە ئەو کۆچبەرانەی کە دەگەنە بەسرە لەو گەڕەکانەدا نیشتەجێ دەبن کە هەژارنشین و لەگەڵ چەندین کێشەی کۆمەڵایەتی پەیوەست بە ئاسایشی ئابووری و تەندروستی ڕوبەڕوو دەبنەوە. بە پێی لێکۆڵینەوەکە زیاتر لە نیوەی خێزانە کۆچبەرەکان ڕایان گەیاندووە کە ناتوانن خۆراک یان کەرەستەی بنەڕەتی ژیان دابین بکەن و لە سەدا 50 ئەو خێزانانە دەستیان بە خزمەتگوزاری تەندروستی و پێداویستی سەرەتایی وەک ئاوی پاک نەبووە. ئەوە جگەلەوەی کۆچبەران لە حکوومەت داوای دامەزراندن و چارەسەری کێشەی خزمەتگوزاری و مڵک دەکەن. لێشاوی کۆچی گوندنشینان بۆ شار و سنوورداری و توانای حکوومەت لە دابینکردنی هەلیکار و دامەزراندنیان و گەیاندنی خزمەتگوزاریەکان پێیان وای کردووە کە زیاتر ئەم خێزانانە بەرەو هێڵی هەژاری بڕۆن و تەنانەت پیشەی نەریتی و کەرتی تایبەتیش ناتوانێت وەڵام دەرەوەی پێداویستیەکانیان بێت. راپۆرتەکە باز لە کۆچبەرانی باری ئاسایش و ئەو کەسانش دەکات کە لە دەستی داعش هەڵاتون و ئەو جۆرە کۆچبەرانە بە کاتی ناو دەبات بە پێچەوانەی کۆچبەرانی گۆڕانی کەشوهەوا کە هەمیشەین و چارەسەرکردنی کێشەکانیان بە گرانتر دەزانێت. دوجار راپۆرتەکە داوای چەند ڕێکارێکی گونجاو دەکات بۆ دابینکردنی هاوکاری پێویست و دانانی پرۆگرامی تایبەت بۆ ئەو گوندانە کە خێزانەکانیان بەهۆی خراپی باری ئابووری و گۆڕانی ژینگەیی و نەبوونی هێلی ئابووری هەمە جۆرەوە گوندەکانیان چۆڵ دەکەن و کۆش دەکەن.